من سامان میرزا سەدیق چنگانی باوکم هەر پێشتر ئەم ئیشەی کردووە تاڵمان لە ساڵی پەنجاکانەوە هەتا کۆچی دوایی کردووە لێرە وەڵی ئەوەی کە زۆر ینی لەبەر چاو بێت نەخۆشی گورچی لێە بەرد و ڕمڵ و ئیلتیاباتی گورچی لە نەخۆشیەکانی مائیدە ئازارەکانی قۆڵوان بە تایبەتی جا لاوازکردنی لەش ئەمانە لەگەڵ جوانکاری پێست و قژ و دەم و چاو بەعام هەیە بەس ئەمە تۆزێک زەقترە ینی بڵێن بارزترە لە شتەکانی تر ئەو کاتە ئامادەکردنی دەرمانەکان گرانتر و قورستر بوون ینی هەمووی بەدەست ئەکرا مەسەلەن من بیرمە جاری وها و شۆتا بەیانی دانیشتن لە ماڵەوە بە قابلەمە و بە مەنجەڵ ڕۆکیان ئەکوڵان بەجیاجا ئەمانە هەتا ئامادەیانە کرد بە هیلاگە چوون بەس ئێستا پێشکەوتووە ینی دنیا هەمووی پێشکەوتووە بە تایبەتی لەم بوارەشە تەنجا شتەکان تقریبا وەکو معلب کراوە بە شوشەیەت حازر کراوە هەموو ئەو عەرەقیاتانەوەیان پێڵن عەرەقیات ئێمەش پێڵێن ئاوگیری کراوەتە ناو شوشە و حازر کراوە ئیتر ئەمە ئاوی نەعنایە و ڕۆنی ڕەشکێ و ئیتر هەموو ئەو ڕوەکانەی کە دەرمانین هەمووی ئامادە کراوە ئێستاش هەر بەگیایی هەرماومانە وەکو ئێرەش خۆشمان هەر بەکاری هێنین چکە هەنێک کەس هەر خۆی حەزەکە گیاکە بەکاربێنێت خۆشم هەروان پێخۆش ینی ئەگەر بۆم بکرێت گیاکە بەکاربێنم دڵ ئێتمینانی ترم بۆ ینی بۆ خۆمان پێخۆشترە بەڵامی تر تۆزێک ئەرکی زیاتر و ناڕەحەترە. خۆی وا باشترە ئەو کەسەی کە بەردی هەبێت فەحسێکی خۆی بکە بزانێ ئەو بەردە بەچی دروستەکرێت بۆی پێش هەموو شتێ ئەو مادەیە نەخوا کە بەردەکە دروستەکات لە دوای ئەوە ئێمە دەرمانی چاکمان هەیە ینی زۆر دەرمانمان هەیە نمونەمان لایە لە کتێب و لە دەفتەرە نووسیمانەتەوانێ بەزیسە حازر نییە بەداخەوە کە لامانە بە 5 بەرد دەبەرد بە ملیمەکانی لە 4 ملیمۆتیایەتی تا 19 ملیمتایەتی کە بە دەرمانی کورداواری خۆمان بە لە ماوەی 20 بۆ 25 ڕۆژە بەردی نەماوە کە چوە سۆنەری کردوتیان ئەم سۆنەرە لەگەڵ سۆنەرە زۆری فەرقە لەواچە گۆڕابێت چی بەکارێت بەڵێ کۆمەڵە دەرمان هەیە کە بەکارێت یەکێ لەوانە مەسەلەن یاقەیتەرانە ئەوە بۆ ئیلتیابات و بۆ ڕمڵ و بۆ هەموو شتێ بەکارهێنرێت ئەجا گیراوەی تریشەیە ئەجا بە معلبیش هاتووە لە ئێرانەوە خاز گیراوەتەوە پێڵێن بەرشکیان سەنگشکیانی پێڵێن ئەوان ئەو زۆر کاریگەریانی من لەگەڵ دەرمانی خۆمانە یاومە بە کەسوکاری خۆمان بەڕاستی بەردی پێفڕیاوە یعنی زۆرە دەرمانی گورچی لە بۆ بەرفڕیانەمانە زۆر ڕیشی گەنمەشامی بۆ ئیلتیابات زۆر چاکە ئاوی جۆ زۆر باشە هەروە بێتەوە کوزەڵا گەرێکە بەردەوام بێت لەسەر خواردنی کوزەڵە ڕۆژانە بەکاری بێنە قەت تووشی ئیلتیابات و بەرد و ڕمڵ لەم شتانە نابێت.
دەرمانێکەکەم بۆ کەسە بووە ئەو دەرمانێکی ئەوەی لە نیشتیهاگرێت یا چۆری داگرێت هەردوو نوعەکەی هەیە ئەوەی کە ئێمە هەمانە طبعاً بەشێکی کەمی ئیشتیهاگرێت ئەوەی تری چاوریەکان نەتوانێتوانە بۆ نمونە بە کەپسول هەمانە و بە خواردنەوە شەمانە ئەوەی کە کەپسولەکەی چەند هاڕاوەیەکی گیایە من ضمنیها کاڵەکە مارانی تایە زیرەی تایە بیبەری تیژی تایە و چەند مادەیەکی ترەوە ئەکرێت بە کەپسول ئەگەرێکە مەعیدەی ئازاروشتی نەبوو یا قورحەی نەبوو ئەتوانێت بە کەپسول بخوات ئەوە سێژەمە ئەیخوات نایەڵە چۆری کەڵەکە بێ لەسەر ڕێخواڵەکانی لەسەر مەعیدەی یەکسەر دائیمەوەکو تقریبان ڕەوانیەکات ئەنجا کە ئینسان کە ڕەوان بوو قەبز نەبوو عادەتەن سکور وەمانی ناوسێت لەگەڵیشیا وەزن دابەزێت یعنی هەمانە دەرمانمان هەیە لە مانگێکە 4 بۆ 6 کیلۆ شخصەکانی گۆڕێ جای وایە مەسەرنی وایە زیاتریش بەس ئەوەی معدلەکەی کە وەرمانگرت بێت 4 بۆ 6 کیلۆ دابەزیوە ئەمە نوعێکی ترمان هەیە ئەوەی کە بۆم باسکردن پێشتر ئەوە لە ماوەی 3-4 مانگە ئەگەر کەسێک بەکاری بێنێ زۆر قەڵەویش بێت داشی ئەبەزێنێ و پێستیشیت تێک ناچێت یعنی کاریگەری لەسەر پێستی نابێت پێستی چرج ببێ و شۆڕ ببێتەوە ئەمانە زیرەی سەوس تەمان بە عەرەقەکەی نەک بەخۆی لەگەڵ تۆکەتان لەگەڵ ماستە لەگەڵ جایەکی ترا هەیە ئەو جایمانی سە نەماوە حالیەن ئەمانە تێکەڵ ئەکرێت ڕۆژانە لە دوای خواردنی بەیانی و نیۆڕۆ ئێوارەیە کەوچکی زەڵاتەی لێخورێت بە ماوەی 3 مانگ بۆ 4 مانگ ئەو کەسە لەشێکی زۆر ڕێک و جوانی ئەبێ و بەبێ ئەوەی هیچ کاریگاری لەسەر پێستیشی هەبێت. پێستەکان تەمەن پێست زۆر جیاواز هەموو پێستێک وەکو یەک نییە پێستی سپی ناسکترە پێستی سوور و سپی ناسکترە ینی هەنێ دەرمان ئەگەر بەکاری بێنی زیاتر تووشی حساسیت و سووربوونەوەیەکات بەڵام بەعام بڵین ئەو پێستانەی کە وڵاتی ئێمە زۆربەی بڵین ئەسمەرێکی گەنم ڕەنگین هەمومان دەرمانمان دروست کردووە بۆ ڕەونەق دانەوەی پێست بۆ جوانکردنی پێست بۆ لابردنی پەڵە و ماڵەی ئافرەتان خوشکان ئەوانە زۆر کاریگەرە هەمانە تابان پێکاتەکانی هەمووی شتی سروشتیە یعنی شتێکی تیانێ بڵێ وڵا ئەمە مادەیەکی کیمیایی بێ هەمووی لە ڕۆکی خۆماڵی کوردستان و دروست کرا و ئەکرێت بە قیناعێ ئەکرێت ماسکێک پەیری لە دەموچاو تایەتی مەسەلەن سەعاتێ پێوێبێت تایەتی سەعات و نیوێک تایەتی مەسەلەن بەلۆکە وەکو ئاوی لێکراوە گیراوەیەکە گیراوەکە دروست کراوە لە سەمغی عەرەبی و لەگەڵ دوو مادەی ترە تقریبا لامان بوو ئاوایە ئەمەیە ئەمە تاوان ئەبێ ڕایەوە شوێنیت ئەنجا ئاوە ڕایەوە شوێنی تا تێکەڵە بێتەوانێت بەلۆکە ئەیرێ دەموچاو ئەمە دەموچاو لە ماعەکات و دەموچاو توونە کاتەوانێت مەسەن ئەو شوێنانی کە تۆزی ئاوا شۆڕ بۆ تۆمانە ئەم دەموچاوە ئاوا توونە کاتەوە ئەمە بۆ هەموو جۆرە پێستێکە بێت ئەمەتان خۆمان دروستمان کردووە لێرە بۆ هەموو پێستێکە بێت ئەو پەڵە و زیبکە و ڕەشی دەموچاو لا ئاباد ئەمە بەکاری هێنی شەو تا بەیانی تاوان ئەمەشە لە شتی سروشتی دروستکراوە و هەمووی زیاتر گیاکان وڵات تێکەڵە ینی ناتوانانی بڵێ جایەکە بۆ نمونە لەو یانەی کە بۆ دەموچاو باشە پەڵپینە زۆر زۆر چاکە بیری پەڵپینەمان نەبوو پەڵپینە ئەگەر ئێمە لە شوێنێکا بووین و دژەخۆرمان پێ نەبوو پەڵپینە بەدەست ئاوا بیگوشە و بێ لە دەموچاوت باشترین دژەخوارە و لەگەڵ دژەخۆریەکەشە هەم وەکو چۆن بڵێ تەمەنێکی درێژ ئەیا بە دەموچاو ڤیتامیناتی لێوەرەگرێت توێکڵی کاڵک لەگەڵ توێکڵی خەیارە کە هەموو جارێکە تۆ خواردت بۆی کە پاکیەکەیت توێکڵی خەیارەکە یا کاڵەکەەکە یەک مەساجی جوان بە دەموچاو دەکەیت با نیو سەعات پێوەی بێ دوای هەستەکەیت ئەو مادەی
چکلکاوەیە کە بە دەموچاوتوێ سەیرێکی سەحبی دەموچاوەکە ڕایەکێشێت تونیە کاتەوانێ. کۆمەڵی جای ترمان هەیە بەلەک بەس ئەوەی کە شەکری هەبێ ناوێ بەکاری بێنێ بنە بەلەک چاکترین دەرمانە بۆ مەعیدە تاوان ئێستا کراویشە بە حەب لە شەریکەی ئێران وابزانم نەمان ماوە ئینایسە پیشانمەدان نەک هەر بەلەک نییە شیرین بەیان لەگەڵ سێ جای ترایە کراوە بە حەبی چاک و سێژەمە ئەی خۆیت پێشنان بە نیوسعات زۆر سوود دەگەیانێ هەر بە دەمکردن بەکاری هێنین یعنی بەلەکە ئەکوڵێنی دەمەکەیت و وەکو چا سێژەمە لێ خۆی تەوانێ و مەگەر لە شوێنێکی زۆر خراپا بێت دەجینا پێم وان نییە ئەو بەهاقی خۆی لە دەست بات هەر ئەوەیە مەسەرەن ئەڵی کۆنە بێت و بابکاینا من پێم وایە بۆ 2 ساڵ 3 ساڵیش ئەو شتانە لە شوێنی باشە بێت هیچی لە نایێت لە ماڵێکە کەسێک دوانمان هەیە کە ئەژنۆیان هێشێ و ئازاری ئەژنۆیان هەیە و تووشی سەڵۆفان بوون و نوشتانەوەی قاچیان هەیە ئەگەر بێنن لە هەڕاوی تۆکەتان هەموو بەیانیەک و ئێوارانێک یەک کۆچکی قاوە بەپڕی ناتەوان بیکەنە ناو یەک پیاڵە شیرەوە تێکەڵی هەڵدەن و بیخۆنەوانێ لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژ ئازارەکانیان لە 60 بۆ 70 کەمە بێتەوە زایدە نەگەر لەگەڵی چارەسەری سروشتی وەربگرێت تەوان چکە هەندێک کەس لەو کەسانی کە تووشی ئەو حاڵەتە بوون تووشی ئەو سەڵۆفان و ئازارانە بوون لە ژێر ئەژنۆیانە خڕیەک دروست بووە یعنی لە ئەنجامی ئەوەی کە ئەم نەینوشتانەوە تەوانێ وەکو کلسی لێ هاتووە ئەگەر بێت و بەدەستیش بە مەساج بەڕۆنی نەعامە مەساجی بۆ بکرێ ماوەیەکی باش دڵنیا بە 100% چاکە بێت و قاچی ئەنوشتێت و ئازارەکانیشی نامێنێت. گەرای مێرولە لەگەڵ کەلەرما لەگەڵ زراوی بزن ئەم سێشتە تەبان ئیسە پێ دەڵم چۆن ئامادەکرێت زراوی بزنەکە هێنی تەبان بەتاڵیەکەیت و دایانیت لە شوێنەکە و لە قوتوویەکە دوای کەلەر میسپێ هێنیت لە تاوەیەکە ئیسووتێنیت کە تا بێ بە سووت و وەکو کاغەزی لێت ئەو زراوی بزنە و لەگەڵ کەلەرمەکە و لەگەڵ ئەوەی ترا تێکەڵیەکەی جوان ئەبێ بگیراوەیە ئەو گیراوەیە ئەو کەسانی کە بڵین مورە دەموچاویان هەیە لەو کاتە جاری یەکەم کە لێیە پێش ئەوەی کە لێبات دەموچاوی بە موکێژ یا بە پەت هەڵەگرێت یەکسەر ڕاستەخۆیان لە شوێنی ئەو مۆ زیادانە چارەکە 20 دقیقە پێوەی بێت دوای ئەوە ئیشوات جا هەتا هەفتەکە چەند جارێک ئەم عملیە دووبارە ئاکاتەوە ئیتر وردەودا ئەو موانە لەوا زەبن و نامێنن بۆ بەهێزکردن کۆمەڵێک ڕوەکمان هەیە لەوانە ڕۆنی گەرچەک تاوان تێکەڵ دەکرێت هەر ڕۆنی گەرچە خۆی بەعام
باشە بەڵام ئێمە ئەوەی کە خۆمان دروستەکەین زیاتر لە 15-20 ڕۆنە لەوانە گوێزی هیندیە ڕەشکەیە ڕۆنی کولەکەیە ڕۆنی ناوهی ترەیە کە تێکەڵ کرا ئەمانە جوان حازر کرا هەفتەی 3 جار مەساجی سەری پێکرێت یعنی پێسی سەری پێکرێت لە سعاتێک و تا 3 سعات بەسەرەوە بمێنێتەوە زۆر ئیسپادەی لێکرێ و قش بەهێز دەکات ئەمە وەکو ڕۆن. وەکو چۆن دەرزیاژنین لە سین هەیە و کۆمەڵە عیلاجی تر لە شوێنی تر هەیە ئەمەش هەیە وەختی خۆی لە کۆریاوە هەبوو تا ئێستا هەر بەردەوام من و پێڵەن سۆجۆک ئەم سۆجۆکە لە ڕێی بەری دەست و بەری قاچەوە دەستنیشانی نەخۆشیەکان نەکرێت ئێستا ئێمە بڵین لە ناو خۆمانە بێ بەرامبەر بەکاری هێنین بۆش کەسێ بێ دەین با فەحسێکە بۆ بکەین ئیتر فەحسەکەی بۆکەین هەچ خەلەلێ نەخۆشیێکی بێ پێڵین فلان خەلەل فلان نەخۆشیەوە چارەسەرەکەیەتی و لە هەمان کاتیشا لێرەشەوە چارەسەری هەرەکرێت چارەسەرەکەی ئەوەیە مەسەلەن بەدەنکە ڕووەک یا شمڵی یا فاسۆلیا یا ماشەسپی لەو شوێنانەی کە پێویستی پێیەتی مەسەلەن بۆ گورچیلە لێرە بۆی دانیت لەزگەی بۆ لێیت ئەبێ ڕۆژانە مەسەلەن لە سەعاتێکا چارێکی ئاو مەساجی پێکات تەسیری هەبێ بۆ سەر گورچیلەی یا مەسەلەن بۆ قۆڵۆن بۆ هەمان شێوەم شتانە چارەسەرێکی باشیشە و خەڵکیش ئیسفادی لێ کردووە زۆریش.